هزاران سلاوین گرم و هیوین دمین خوش دیگل کرد کنکشن جدنگی امریکا لواشنطن از داخل شمو لەلای منەوە محتەبەر شێروانی ئەم کاتتان شاد چەند کاتژمێرێک پێش ئێستا هێرشبەرانی هێرشە کوشندەکەی چوارشەممە لە فەڕەنسا کوژران وردەکاریەکان لە کورد کۆنێکشن بڵاو دەکەینەوە. پنتاگۆن لێکۆڵینان دکە لەسەر دیعاین کوشتنا مەدەنیان دەهێریشن فڕۆکێن هەفپەیماناندا لێ دژی ملیتانên دەوڵەتا ئیسلامی لە عێراقی و لە سووریا. هەروەها یەپەگە ئاماری لەسەر شەڕی لە دژی داعش لە سووریا و لە عێراق بڵاو دەکاتەوە. بەڵام ئەمانەش سەردێری دەنگ و باسی ترن. وەزیری دەرەوەی ئەمریکا جان کێری سەردانا باشوورە ئاسیا دکە بمەبەستە باشکردنا تێکەلیên ئابووری دیگەل هندستانی ئەو دیگەل ڕێبەرین کارداریە ئەمریکا دێ ئامادەی کۆمبوونەکە بلندا کارداران ببە. سەردانا وەزیری ئەمریکی پشتی داخوازین سەرۆک وەزیری هندستانی بوو ji bo têkeliyên abûrî digel Amerîka li demê danûstandinan digel serok Barack Obama sebaret bazirganiyê û kardariyê birêzkerî wê amadekariyan bike ji bo serdana serok Obama ji Hindistanê re. Egerçî têkeliyên bazirganiyên her du welatan sust bûn û di qonaxa destpêkê dane niha lê دەلیڤە ji bo pêşvebirina wan û werara wan heye. وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا دەڵێت زیاتر لە 12 بنکەی سەربازی لە ئەوروپا دادەخات. پێنتاگۆن پێشبینی دەکات ساڵانە 500 میلیۆن دلار پاشەکەوت دەکات ئەگەر بێت و ئەو بڕیارە جێبەجێ بکرێت. یاریدەدەری وەزیری بەرگری ئەمریکا بۆ کاروباری ئاسایشی نێونەتەوەی دەڵێت ئێمە هێندێک لە ژێرخانی ئێستامان بەهێز دەکەین و ژمارەی هێندشیان کەم دەکەینەوە تا کاریگەریان زیاتر بێت. بەڵام کاریگەری ئەم بڕیارە لەسەر توانایی کردارەکانمان نابێت. یەکێک لەو بنکە سەربازیانەی دادەخرێن بنکەی ئاسمانی میلنهاڵ لە باکووری ڕۆژهەڵاتی لەندەنە کە لەوەتای کۆتایی شەڕی سارد گەورەترین بنکەیە دابخرێت. زۆر لەو بنکانە لەوەتای دووهەم شەڕی جیهانیەوە بەکار هاتوون. لێ نایجیریا کاربەدەست دەبێژن بکێمی 1000 کەس هاتنگوشتن دژمارەکە هێریشên dawiyên میلیتانên Boko Haram da. Sînatorê Nayjêriya Mayna Lawan gote dengê Amerîka Boko Haram agir berdaya malên xelkê li bajarê Baga û gundên dorûber. Li heyamên dawî sivîl ji tundûtîjiyan direvin û rû dikin Maydûgûrî paytextê Ostanê Borono. Ev pêşveçûn dibin hevdemê destpêkirina kampêna serok Goodluck Jonathan ya helbijartinên serokatiyê li Lagos mezintirîn bajarê Nayjîriya. Rexneya tund li serokî tên girtin ji ber serneketina siyaseta wî lê dijî militanên Boko Haram ku berpirsin ji kuştina bi hezaran kesan li 5 salên dawî. هەردوو براکەی ڕۆژی چوارشەممە هێرشیان کردە سەر هەفتەنامەی شارلی ئەبدۆ لە پاریس پایتەختی فەڕەنسا و هەروەها ئەو چەکدارەی ڕۆژی پێنجشەممە پۆلیسێکی ژنی کوشت ئەمڕۆ هەینی لە 2 هەڵمەتی پۆلیسی فەڕەنسەدا کوژران. سعید کواچی تەمەن 34 ساڵان و براکەی شەریف کواچی تەمەن 32 ساڵان کە پێکەوە خۆیان لە چایخانەیەک لە باکووری ڕۆژهەڵاتی پاریس هەشاردا بوو لەلایەن پۆلیسی فەڕەنساوە بۆ چەند کاتژمێرێک گەمارودران و پاشان هێرشیان کرایە سەر و کوژران. و لەلایەکی دیکەوە ئەمێدی کۆلیباڵی ئەو چەکدارەی دوێنێ پێنجشەممە لە باشووری پاریس ژنە پۆلیسێکی کوشت و کارمەندێکی شارەوانی بە سەختی بریندار کرد. ئەمڕۆ هەینی لە فرۆشگایەکی تایبەت بە خواردنی هەڵاڵی جووەکان لە ڕۆژهەڵاتی پاریس ژمارەی کەسیان بە بارمتە گرت. هێزەکانی ئاسایشیش پاش چەند کاتژمێرێک هێرشیان بۆ بردن و کوشتیان دەڵێن 4 بارمتە گیانیان لەدەست داوە. دەژڵێن ژنێکیش بە ناوی حیات بۆ میدیەن ئەویش دەستی لە هێرشەکەی دوێنێ پێنجشەممەدا هەبووە هێشتا دەستگیر نەکراوە. کەسێکی دیکەش بە ناوی حەمید مراد تەمەن 18 ساڵ و بەشداری لە هێرشەکەی سەرگۆواری شارلی ئەبدۆ کردبوو ڕۆژی پێنجشەممە خۆی ڕادستی پۆلیس کردبوو. ئەم هێرشە بە توندی لەلایەن زۆربەی کۆمەلگای نێونەتەوەیی ناپەسەند کراو بە هێرش بۆ سەر ئازادی ڕاگەیاندن ناوبرا. چوارشەممە چەکداران بەسەر بینایی شارلی ئەبدۆیاندادا لە کاتێک کۆبوونەوەی دەستەی نووسەرانی گۆڤارەکە بڕێوە دەچوو. شایدان بیستی بوویان چەکدارە دەمامدراوەکان بە هاوارکردنی ئەڵڵاهو ئەکبەر چووبوونە ناو ژووری ڕۆژنامەکە. ئەمانە لە ناو کوژراوەکان بوون. سەرۆکی دەستەی بەڕێوەبەران ستەفان شاهبۆنیە و کارتونچێشی ناودار ژۆرژ وڵەنسکی ژاکە بوو و بەغنار فەغڵهاگ هەروەها 2 ئەفسەری پۆلیس کوژران و 11 کەسیش بریندار بوون.
ویدیۆی ئاماتۆر لە نزیک ئۆفیسەکە گیرابوو دوو پیاوەکەی نیشاندا لێباسی ڕەشیان پۆشی بوو نیشانیان لە پۆلیسێکی سەرشەقام گرتبوو چەند جار تەقایان لێ کردبوو کاتێک ئەو هاواری دەکرد و دەستی بەرز کردبەوە. دواتر پۆلیسی فەڕەنسا دەستی بە گەڕانی سەرتانسەری بە دوای دوو برا بە ناوی سەعید و شەریف کاوچی وەک تاوانباری سەرەکی کرد. هەردووچیان تەمەنیان لە سیەکانیاندا بوو شەریفیان پێشتر بە تۆمەتەکانی پەیوەست بە کاری تێروریستی خراپەبەندیخانە. پۆلیس گوتیشی نەفەری سێهم خۆی دابوو بەدەست. سەرۆکی فەڕەنسا فرانسۆ ئۆڵاند ناپەسەندی تەقەکردنەکەی کرد و بە هێرشی تێروریستی ناوی برد. Cette fusillade d'une violence extrême ئەم هێرشەی توندڕەوان بۆ تەمایەی کوژرانی 12 کەس و برینداربوونی ژمارەیەکی دیکە. تیایدا کۆمەڵێک وێنەچێش و ڕۆژنامەوانی لێهاتوو بە توانا کوژران کە شوێن پەنجەیان بۆ سەرچەندان نەوەجێ هێشتووە لە ڕێگەی بوێریانەوە و هەروە ئازادیە بێ ئەندازەکەیان. لێرەدا دەمەوێت ئەم پەیامیان پێ بڵێم کە پەیامی ئازادی ڕادەربڕین ئێمە بە ناوی ئەوانەوە بەردەوام دەبین لە داکۆچیکردن لێی. Nous continuerons à le défendre. بە هەزاران خەڵکیش ڕژانە سەر شەقامەکانی سەرانسەری فەڕەنسا بۆ دەربڕینی پشتیوانی لە قوربانیەکان. ئێمە لێرەین بۆ ئەوە نییە دژی ئیسلام بین، بەڵکو ئێمە لە دژی دواکەوتویی و دەبەنی و کەسانی دەبەنین. ئەمە شەڕێکی ڕۆژانەیە کە بۆ ماوەیەکی درێژ بەردەوام دەبێت. سەرۆکی ئەمریکا بەراک ئۆباما دەنجی خستە پاڵ دەنجی ژمارەیەکی زۆر لە ڕێبەرانی جیهان سەرخۆشی کرد و هێرشەکەی چوارشەمەی ناپەسەند کرد. یەکشت کە زۆر لی دڵنیام ئەو بەها هەوبەشانەیە کە لەگەڵ گەڵی فەڕەنسا هەمانە بڕوایەکی گشتی بەوەی ئازادی ڕادەربڕین شتێکە کە ناکرێت بێدەنگ بکرێت بەهۆی توندوتیژی چەند کەسانێکەوە. هەروە هاوکاری دژە تیرۆریمان لەگەڵ فەڕەنسادا زۆر باشە و ئێمە بە هەرچیەک لە تواناماندا هەبێت یارمەتیان دەدەین. ڕێبەرانی موسڵمانەکانیش ناپەسەندی تەقەکەیان کرد. ئەمە یەکەم جار نییە شارلی ئەبدوو بکرێتە ئامانجی هێرشی توندوتیژی. لا ساڵی 2011 بۆمبی مۆلۆتۆفی تێگیرا پاشەوەی کارتۆنی پێغەمبەر محەممەدی لە لاپەڕە یەکەمی بڵاو کردبەوە. لە پاش هێرشەکە سەرۆکی فەڕەنسا گوتی ئێمە هەڕەشەمان لێکراوە چونکە وڵاتێکی ئازادین لە دژی ئەو هەڕەشانە کار دەکەین و دەست درێژکاران بە سەزای خۆیان دەگەیەنین. La liberté sera toujours plus forte que la barbarie. ئازادی هەمیشە لە درڕندایەتی بەهێزترا. فەڕەنسا هەر کاتێک گەلەکەی پێکەوە لە پشت بەهاکانیەوە بوو بێت هەمیشە شکستی بە دوژمنانی هێناوە. ئەمەیە کە من ئێوەی بۆ هاانە دەم ئەنجامی بدەن یەکدەنجی و یەکگرتووی هەمومان و هەر تاچێکمان پێویستە وەڵامی ئێمە بێت. با هەمومان لە پشت ئەم ڕوبەڕبوونەوەی یەکگرتوو بین و ئێمە سەرکەوتوو دەبین چونکە هەموو ئەو توانانەمان هەیە کە وەهامان لێ دەکات باوەڕ بە چارەنووسمان بکەین و هیچ شتێک ناتوانێت وەهامان لێ بکات کە لە بیر و باوەڕمان لا بدەین دەبا یەکگرتوو بین. سەرۆکی ڕێکخراوی ڕۆژنامەوانانی بێسنوور ڕۆژەکەی بە ڕۆژێکی ڕەش بۆ وڵاتەکەی ناوبرد. C'est des choses que malheureusement Reporters sans frontières on voit dans des pays comme ئەمە ڕۆژێکی ڕەشە بۆ ڕۆژنامەگەری فەڕەنسا. چۆن ئەتوانین وێنا بکەین هێرشێکی وەها گەورە بکرێت لە کاتێکدا تیمی گۆڤارەکە و بە تایبەتی شارلی ئێبدو پێشتر هەڕەشیان لێکرا بوو. هەڕەشەکە زۆر ڕاستەقینە بووە، بەڵام بە هیچ شێوەیەک بەم ئەندازەیە پێشبینی نەدەکرا. بەڕاستی ئەم هێرشەی کە دژی شارلی ئێبدو کراوە مێشی مرۆڤ تێک دەدات. کریستاف دڵوێ سەرۆکی ڕۆژنامەوانانی بێسنوور هەروەها باسی مەترسیەکانی ئەم جۆرە هێرشانە دەکات. ئەوەی جێی مەترسیە هەوڵدان بۆ تۆقاندنی ڕۆژنامەوان، هەوڵدان بۆ دانانی کۆسپ لە بەردەم ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی ڕاگەیاندن کە ئەو شتەیە هەموو ئازادیەکانی دیکەمان پێدەبەخشێت، ئەوەی هێرشی کراوەتە سەر نەک تەنها ڕۆژنامەیەکە بەڵکو ئازادیەکانمانە بەگشتی. گۆڤاری شاغڵی ئەبدوو بەناوبانگە بەوەی زۆر جاران ڕای سەبارەت بە مەسەلەکانی ئاینی و کەلتوری دەربڕیوە و کارتۆنی هاندەری بڵاو کردوونەتەوە کە جار و باریش سەبارەت بە تونڕەوی ئیسلامی بوونە. و چەند ڕۆژن فەرەنس ڕاستی ڕەوشەکە دژوار دەبە پشتی هێریشین تروستی لەسەر هەفتەنامەیە شارلی ئەبدو لە پاریسی. دوه ئەم بسکایپێ دیگەل پارێزەر و سیاسەتوان کامەران ژیکیکان ئاخڤین و ماپسیارە ڕەوشە پاریسی ژێ کرد. کار کامەران ڕۆژ باش پاریس دچ ڕەوش دەدژی وان ڕۆژان. پاریس وان ڕۆژە حەزینە پاریس دیگری لێ پاریس هێویدارە ژی پاریس هەردوو گرتیە ji ber ew sebeba kuştina van nivîskarên qehreman nivîskarên Azadî Parêz
وبتايبت نفيسكارين كو دمك دريج دجي رشبينية ودجي تاريتية ديانتية ودجي حماقة إنسان أحمقية بنابي ديانتي كشر ذكرين أو أنا هالحال بون شهيدة في أحمقية في دستي فان أحمقات كشتن باريس حزينة افشر لديجي راجهان دنيا ياجي شريكو ام دبينين شريكو مالين التندريا دقال جيهانا بيشكتي بموي نه شر جهانا پیشکتی شر هر دیجی بشریتی هندک انسان دخوازن ویزیون خوی جیانه امپوزه انسان دم بکن بزردستی بکشتن بتهدید بشویه که هر کس نظر آوان جتونه سر جیانه دیجی جیانه بخویه با باشا حکومت چه دبیجا زانن دبیجا افکار تیروریستیه لی زانیاریان چه بلاف دکه چه زانیاریان دخل کی حکومت دخوازه که ام مساجای کمین ملت یک بوی بالهمبر دیجی وی کشتنا دیجی وی دجمنایتیه و باور دکم دوی مساجا خود حکومت بسر کتش بر بی بانگا حکومت جی ملت جدوده هفگردیه و دیجویه هر طرف جهت مسلمان فرانسا مسیحی فرانسا هزین سیاسی کمار پاراست ایرو جوینا سروک پارلمان سروک سناتوی چه بو پشتیوی سروک کمار سروکن گروه هزین سیاسی گشت توب کرن و بریار ها داین که روژا یک شمه فرانسا بی یک وجود بی یک هفگرتی یک گرتی لسر نگاه بمینو سر نگاه رابط جوه ظلمه و بیجن نا جوه حماقتی رو بیجن نا بەڵێ کاکەمالان ئەم دەبینن لە پاریسێ لە وڵاتێکی وەکە ئەی فەرەنسا پایتەختی وێدا وەسا پێشکەتی کۆمەڵک چەند کەس تێن بە چەکێک پێشکەتی تێن و بە شێوەیەکی گەلک ڕێکخستی عێریشی جهەکی ڕاگەهاندنێ دکن و ژمارەکە خەڵکی 12 کەسا دکوژن ئەف چاوا دەبە ئەف چاوا یەک تێ دیگەها ev kesana ne kesi grubên gemerek karib wan kontrol bike ne kesên girêdayê grubanê ew girêdan û dan û stendirê wan evana naskirî bûn yek ji wan ev kesana ji malê ne û ev kesê ji malê ki dikevin van grubên İslamî radîkal dikarib mala her kesî da derkeve Fransa li hêviya êrişekê bû li hêviya êrişê grubên weke Daeş weke El-Qaîda li hundir û li derve li Fransa hêvî nedikir ev terorîstê ku em dibêjin gurên razayî li vana ku kontrola gurên razayî zor zehmet Fransa him haşxwe hebû û him jî haşxwe nebû demokrasî de azadiyê de dijîn welatekî azad e Parîs bi milyona însan tê dijîn bi milyona turîst derin û tên parastî bû lê ev kesek vê kara kirin heziriya xweşdemek dirêj dikirin ji navmalê bûn gurên razayî navmalê bûn du biraderên bi eslê xwe Cezayirî heya demek berê folklor dikirin spor dikirin erê feqîr bûn حزیاوان هبو ببین اکتور سینما لی کجناب مالبی مالسف آباد ده دموکراسی نکار دف جازادیا خبر ده و ببین دیکتاتوریت که گرتی و هر کس کنترل بکرن اف ضعفت دموکراسی بەڵێ ترس هەیە لە فەرەنسا ژێ کارین دووبارە بوونە مان ڕەنگە کارە ترسا دوباره بونه هيا اللي ملت كاس ناطرسه هر كسي ابا قبول كريه كدبي اللي تجوي رابن و سر نقاب مين يعني براستي تشتكي بالكيش وطيبت كيشه کلان پاریس ده تو کی دبینی هر کس حزنه هر کس به ناخوشه حتی مریه خوبنه شیرن البته تعزیه مل عرضه لتفی هاویج کسی که کو ترس هب نبود ترس تو نه باشە کاکەمەلەن ئەڤان ڕوودانن وەسا حتا چەندی وێ کاریگەریە خۆها بە لەسەر ڕەفتار و سەردەریا فەرەنسیان دیگەل کێمانیên di nav Ferensada xelkî biyanî di nav Ferensada û bi taybet musulmanan ku em dizanin jimareke geleka musulmana ji welatên cuda cudayên musulmana li Ferensa dijîn. Axir ew demenê dimînê ser mesaja Müslümanên ki li Fransa dijîn. Ew Müslümana heya niha civata bêdeng bûn. Li hember van tişta ya bêdeng diman ya ji grûpekê ji sedî du sedî sê bi van karê xerab kir dibûn nimûne ji bo vê piraniya bêdeng. İro melayên li Parîsê temsîlkarên civatên Müslüman li Fransa bi şêweyekî pir tûn em mesela mahkum kirin û xwe Fransî dizanin û xwe Fransî eşkere kirin ewa jî em hêvîdarin ki ew tiştê cenabê te dibêje ew tirsa rê li wê tirsê bêgirtin lê malesef ew tirs jî hinek heye îro çend camiyên li Fransa bûn çend cihê ebabeta Müslümanan kirinên pir hindîkî biçûk li dora wan hatin kirin
لي او ترسا ما ترسيا مازن تنا ما ترسيا مازن تنا مساجا مسلمان فرنسا بخورتي هات بيستن باشا ئەمن لێ دەستگەی ڕاگەهاندنی بتایبەت تەلەڤیزیۆنین ئەمریکی گەلک شرۆڤەکردنا دەبیهیسن لەسەر ڤان مەسەڵێن عێریشên تیرۆریستî بگشتی بتایبەت jî bi helkefta ku li Fransa neha dibe şarazatên karbedestên hikûmetê dezgehên zanyariyatên behsî wan dikin. Tu bêjî li Fransa çi behs heye egerên ku li pişt van kesa karên wesayên tîrorîstî bikin. راستي فرنسا المسألة وقت مسألة كسوسيال نامرن مسألة لا فقير ديجي جيفاتا بيشكتيا مسألة إيديولوجيا إسلامية كو جدر و تأثير الفرجي ديك هن خورتين غواندا هن خورتين كو خيالك ديكرن خونك دن شخور دبين إيدانتيتا وان ضعيفة إذا نا مغربية نا فرنسية نا كرد نا فرنسية نا ترك نا فرنسية دنابين هردو تشتادي جخور الإيديولوجيا كديكرن أف خورتانا لهر دري بيدا دبن او بروبلم نه تنها فرنسا به وای همو ولاتن اروپایی کو بیان له دجین فرنسا آگاداری به مسئله اجا لبر او بهم وای او پرتن ایرو مثلا هندك معلومات دستمده گرد ده القاعده بش یمن به مسئله فان هر دو کسانا دستلیا دربته ده هي بەڵێ باشە دەبێژن سیاسەتاوان وێ چی باش بۆ شەڕێ وێ ئایدۆلۆجیا کو لە دژی فەرەنسیان لە دژی پێشکەوتنی دژی مرۆڤانیە وەکو تو دەبێژی. جروبن فرنسا این افکار پرخورتن جروبن لایک جروبن ندیجی دیانتی جروبن سوسیالیست جروبن یعنی کمال پرستی فرنسا حتی بیانیه و فرانسیا فقط گلکی خورده اواج امید دیده که فرانسا لهمبر جروبه که بچوک اقلیت کی تونه لی ترورا و خورد ترور تاثیر دیگه البته فرانسا تسلیم نابه و بهم وایب انتلکتوال فرانسا بخورتی بسر مسئله دیدن دخوازن به چه شوی اسلام دخواده بفکره به چه اسلام که اروپا دکار به اروپا پر رابرونه و اسلامی چا پیدا بکه و ناوکیل و اسلامی بکه مسلمان فرانسایی رو پر جوان تخواستن الی برا تو مسلمانی نه تو مسلمانی کویه و تو مسلمانی کی جان فلسفی هم های مسلمان اج بپرسیایی و هم های فرانسا جایی کامران جیکیکان پاریزەر و سیاسەتوان ji Parîsê digal Kurd Connection bû. Em gelkê spasiya dikin ka Kameran. سپاس از بنی سرم همیان صابر سرم ملت فرانسا صابر وەزارەتی بەرگری ئەمریکا لەم هەفتەیە ڕایگەیاند لەشکری ئەمریکا خەریکی لێکۆڵینەوەیە لەسەر چەندین ئیددەها کە خەڵکی مەدەنی گیانیان لەدەستداوە لە کاتی هێرشە ئاسمانەکانی هاوپەیمانان بەڕێبەرایەتی ئەمریکا بە دژی ملیتانەکانی گروپی دەوڵەتی ئیسلامی. ماوەی چەند مانجێک بە وزارەتی بەرگری ئەمریکا جەختی لەوە دەکردەوە هێرشە ئاسمانیەکانی لە سووریا و عێراق ئەنجام دەدرێن کوژرانی کەسانی مەدەنیان لێ ناکەوێتەوە. بەڵام لەم هەفتەیە کاربەدەستان ئاماژیان بە گۆڕانێک کرد. ئەدمیرال جان کەربی ناوەندی فەرماندەیی لێکۆڵینەوە لەسەر چەند هێرشێک دەکات کە پێیان وایە دەنگووی جێگای باوەرن سەبارەت بە ئەگەری کوژرانی مەدەنی هەبێت. ئێمە زۆر وشیارین کاتی کردار هەوڵ بدەین مەترسیەکان بۆ سەر مەدەنیەکان هەر کات کەم بکەینەوە بۆیە کاتێک باوەریمان وایە کە کاتێک وا هەبووە کە نەڕاستە و خۆش بۆیە هۆی زیانگەیاندن یان کوژانی مەدەنیەکان ئێمە زۆر بەجددی وەردەگرین و ئێمە چاوی لێ دەکەین و ئەوەش بۆ ئێمە گرنگە. کەربی گوتیشی کە هەندێک دەنگۆ لە نێو خۆی لەشکر بە دوای لێکۆڵنەوەکانی بەرایە خۆی لە هەرێمەکەدا دێت ئەو نەیویست زانیاری زیاتر بدات بەڵام گوتیشی ئێمە زۆر وشیارین کاتی کردار هەوڵ بدەین مەترسیەکان بۆ سەر مەدەنیەکان هەر کات کەم بکەینەوە بۆیە کاتێک باوەریمان وایە کە کاتێک وا هەبووە کە نەڕاستە و خۆش بۆیە هۆی زیانگەیاندن یان کوژانی مەدەنیەکان ئێمە زۆر بەجددی وەردەگرین و ئێمە چاوی لێ دەکەین و ئەوەش بۆ ئێمە گرنگە. ڕێکخراوی چاودەری بەسەر مافەکانی مرۆڤ بنکە لە بەریتانیا مەزەندە دەکات هێرشەکانی ئاسمانی لە سووریا 52 مەدەنی کوشتووە. هەر کوژراوێکی پژڕاستکراوەی مەدەنی بۆی هەیە سەر لە نوێ پرسیار بهێنێتە گۆڕێک کە ئەمریکا چۆن هێرشەکانی ئاسمانی لە عێراق و سووریادا بەڕێوە دەبات. ئەمریکا و هاوپەیمانانی لەوەتەی مانجی حەوت لە عێراق و لەوەتەی مانجی نۆ لە سووریا 1400 هێرشی ئاسمانیان لە دژی داعش ئەنجام داوە. واشنگتن لە ژێربەندی پەنجاویەکی بەیاننامەی نەتەوەیەگرتوەکان پشتیوانی لەو کردارەی خۆی دەکات کە مافی کەسێک یان گروپێک بۆ بەرگریکردن لە بەرامبەر هێرشێکی چەکداری دەگرێتەوە. حیدەر کەریم دەنجی ئەمریکا. و لە ناوەندا بروکینگس لێرە لە واشنگتن پانێلێک ji ژمارەکە تایبەتمەندا ڕاهاتە ڕێخستن ji بۆ مشتومڕێ لەسەر ڕاپرسیەکی دناف ئەمریکیاندا کا باوەریاوان چییە لە هەمبەر شەڕێ چەکداری لە دژی کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش و کا ئەگەر
بالشر چەکداری ئەف کۆمەڵەوەی بێژنا برنیاننا هەفکار ساڵح دەمیجر لە پانێلی ئامادە بوو و ئەف راپۆرت گەهاندیە. به ناونیشانا گلو باوریا خلک امریکا چیه لدور شر دجی داعش سمینارک لناوندا سیاست روجهلات ناوین لپیمانگه بروکینگز هات لدارخستنو برکمزنج سیاست مدارو لکولرو دزگهن را گهاندن لآماده بون. ده پیشکشکرنا اوی سمیناری دا بریو برا ناوندا سیاست روجهلات ناوین لپیمانگه بروکینگز تمارا ویتس آرمانجا سمینار شیروکرو به پرسیارک دست به بابتا سرکینا اوی کمبونه کر. گلو پشتی شرکی درو درج لعراقی امریکی هندل هنک و شرکی نو لحریم بریو ببنو تا کیجان آسته او جوه که را آماده نه. پشترا مزن لیکولران شبلی تل حمی ببرفرهی رونی دا سر را پرسینه که کوان بریا انترنت لدور نرینا 108 کسان لسر داعش چه کربو و ج آماده را انجام اوی را پرسینه پیشان کرن. We posed the question, what if the current effort fail? You could see if airstrikes aren't enough to stop ISIS, would you favor or oppose sending ما پرسیار کر اگر هولین نها تیک چون اگر ایریشن عزمانی نبس بون جبو راوستاندنا داعشی تیشاندنا هیزن امریکی ین لسر عرده جبو شر دجی داعشی لعراقی بپجرینه یا نا تشتی مدیت او بو گو 57 جز صدی دبیجن ام نا پجرینن 41 جز صدی دبیجن اری و دو جز صدی جی برسف رد کرن بێگومان ئەف پرسیار بنەڕینا من تەوەریە چمکی ئەگەر سەرۆک ئۆباما سبەژ خەلکی ئەمریکی را گوت ئێریشێن عەزمانی تێک چوون و ئەز جووە دخوازم گۆ ئەم هێزێن لەشکەری بشینن ور تا گۆ کارێ مە دەست پێ کرد بداوی بینن ئەز باوەرم دێ ژمارە کەسێن ناپژێرینن بلندتر بە چمکی دوارێ پراتیکێ دە وێ خەلک بێتر ئەvەیەکێ ڕەت بکەن پشتی پیشانکرنا انجام اوی را پرسینه لیکولر آفراندن دستلاتداریه ایجی دیونو ادیتورا کووارا پولیتیکو سوزن گلاسر تولی ویتسو تلحمی بونو اف بابت ببرفرهی دنابره هفده و هر وها لگل آماده ین گفتگو کرن. تمارا ویتس جدنگ امریکا را گرینگیا اوان جور چالاکی و کمبونان وها را امریکا هوالبندت ویل هرمه جنو دست به حلمتک کرنه که دیاره ده دور و درشبه لدیجی داعش و گروپ تنره اشبونو آوا کرنا عراق کانو و بداوی آنینا شر نافخول سوریا. لی پرسیار اوه گلو خلک امریکا آمادنه پیشگیریا وی شری بکن آنه. اف شره کن نبتنه ده شرک لشکری به بله ده سیاسی و دیپلماسی شی به و گله کارن دشوار پیت بی بند. را پرسینا میا ایرو دیار دکه که امریکی تدگهند که داعش گفکه لسر برجوان دیتوان. لی اول آلیه که دنجی آلوزن که شر لشکری ابتنه نبسه اشبو جناف برنا و گروبا تنره. But they are also concerned that a military campaign itself is not going to be enough. هرچندی شر لشکری دجی چکدارن دولت اسلامی داعش گرینگه و او دکاره انجام بربچاو لسر عرده دابین بکه بله گلک شیروکار دبینن که شر داعش به تمامی او شر بیرو باوریه جبر وی که هر آلیه که بخوازه اوه گروپا تندره و تک ببه دوه تک برنا بیرو باوریان دمجیه هر خلقه کی سویل ده بجی بینه. صالح دمیجر دنگ امریکا. سەرکردەکانی یەپەگا باسی ئەنجامەکانی شەڕەکانی خۆیان لە سووریا و عێراق بە دژی گروپی دەوڵەتی ئیسلامی دەکەن. ردور خلیل بردفک فرمی یکینی پاراستنا گل آنی زمان گوسی جبهین هری گرینگ دو 2014 ده سر یکینی پاراستنا گل در باس بویه. کوبانه شنگال و جبهه قامشلو حطاب سریکانیه. ایرو روز امدزانم به داعش رخصتنه کی تروریست گو برجواندین هر کسی خستیه مترسیه که پرمزنده پیوان مروواهی له تواهی دنیا همی بن پیکریه
شر یکینه پاراستنا گل برخدانا یکینه پاراستنا گل یپگی لهمبری داعش بلکو تی واتایا پاراستنا نرخن مروواهی و برخدانا که دشونا دنیای تواهید گوگل همبری داعش هاتیه کرن لسر جبهه کوبانه شرج قوناغا پاراستنه درباسی قوناغا رزگارکرنه بویه لسر جبهه جزعا بر بشنگالی آرمان جاوی پاراستنا کریدورا دناف برا شنگال و روجاوای کردستانی دیه دواره سر انجام و سرجمارن لشکری ین سالین 2014 ده فرمانداریا یکینی پاراستنا گل هجمار جبورایا گشتی راگهاندن هجمارا گشتی ین اپراسیون شر لدیجی داعشه بگشتی 919 اپراسیون و پفچون دارکتنه جبهه شنگالی 113 اقامشلو 114 لکوبانه 692 اپراسیون و پفچون لدارکتنه لجبهه کوبانه ده بتایبت اپراسیون هفبش هبون هزینگو یکینی پاراستنا گل بوان را اپراسیون هفبش لدیجی داعشه پیک آنینه هیزا پیشمرگه باشوری کردستانیه و هیزا ارتش آزاد آسوریای بتایبت برکان الفراته کشتین داعشی ینگل سر دستین یکینی پاراستنا گل ده انجام شری 2014 ده هاتنه کشتن 4964 جکدارن هجمارا جکدارن داعشی ینگل دیل هاتنه گرتن ده 2014 ده نهاد دستین یپگیدنه 11 دیلن ده انجام شری 2014 ده 537 اندامن یکینین پاراستنا گل جیانا خوش دست دانه دخندنا سرجمارن 2014 ده برهفکرنا ونداهین داعش و یکینین پاراستنا گل دیار دبه هر ده ونداهین داعش ونداهی کی یکینین پاراستنا گل هیه انجامک دن گرینگ دیار دبه لروجاوای کردستانی یکینین پاراستنا گل فربونا کنترولا خوال سر زمینه لسر حساب داعش پیک آنیه انجام لشکری لروجاوای کردستان ده 2014 ده دیار دیکه گوی یکینی پاراستنا گل هیزک سرکه لسوریای گول دیجی داعش شردیکه زان عمر دنگ امریکا قامشلو و کاربدستان لویلات ماساچوستس یا امریکی باکورا رشلات امریکا کاپسولا کا بری 220 سالان لجر اردی درخستیا دامزرین باوین امریکا سمائل آدمز و پاول ریوری او وشارتبو او باکس پار هاته ودیتن لدمیکاری دجر اردی آواهیا حکمت دا دوی باکسی دا آل باستن هاتی ودیتن داکیمنت دنا پارا و کارین انتیکین دستی کاربدستن ولایت دیبیژن او سمبولین یویا مازنا آسر خوبونا امریکا جی بریتانیا پارا یه 100 سالیا هفده بریتانیا جی تدا هاتیه دیتن و هر وسا میدالیا سروکی یکی امریکا جورج واشنطن و بەم جۆرە گەشتینە کۆتایی بەرنامەی کورد کەنەکشن سپاسان دەکەین کە دەگەڵماندا بوون. هەر شاد و بەختەوەر بن و ئوندکارن بەرنامین ما چەندین راپۆرت و هەفپەیوین و بەرنامێن دیژی لەسەر ماڵپەڕێن دەنگی ئەمریکا یان دەنگی ئەمریکا تەماشە بکن هەر دیسان لەسەر فەیسبووکێ فەیسبووکا یا بەرنامێژی کورد کۆنەکشنە و لەسەر تویتەری هەر بناوێ کورد کۆنەکشن هەتا ڕۆژا سێشەمێ دیگە هینێ ئێکدەخی شەم و هەفکار مەتەبەر شێروانی دەگەڵ تەوایە ستافی بەرنامە هێڤیا دەمێن خۆش ژوەڕە دیکە خدا حافظ